سەرجەم قورئانی پیرۆزی لەبەر کردووە. لە شەو ڕۆژێکدا چەندین کاتژمێر تەنها بە گوێگرتنی لە رادیۆ هەوڵیدا تا سەرجەم قورئانی پیرۆزی لەبەر کرد. ئارام نابینایە، بەڵام نابینابوونەکەی نەبووەتە ڕێگر لە بەردەم لەبەرکردنی قورئانی پیرۆز و بگرە زیاتری سوور بووە لەسەر ئەو ئارەزوەی خەونی پێوە دەبینی. بسم الله الرحمن الرحيم ادع إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن. ئارام نابینایە. لە ساڵی 1975 لە بیارە لەدایک بووە. لە ساڵی 1970 بەهۆی دەستکاریکردنی مینەوە هەردوو چاوەکانی لەدەست دەدات. ئەو کاتەی تووشی ڕووداوەکە بووە لە پۆلی 6 سەرەتایی بووە. من ناوم ئارام حەسەن ڕەحیمە لە داگوی ساڵی 1975 لە بەرواری 8/2/1970 هەردوو چاو دەستم لە دەستداوە لە شارۆچکەی بیارە. بەڵێ طبعاً ینی من پێشتر چاوانە بوو لەگەڵ باوکما دارتاش بووم، ئیشی دارتاشیمانە کرد، تەلەبەی 6 ئیبتیدایی بووم، بە قەدەری خوای گەورە لۆقمێکمان دۆزیەوە دەستکاریمان کرد لە سەرنجامدا بوو بەس هۆکاری ئەوەی کە من هەردوو چاو دەستم لە دەست بدەم و هەروەها چەند کەسێکش لەگەڵ منا بریندار ببن برام و ئامۆزاکانیش. ئارام ئەو کاتە دەستی بە لەبەرکردنی قورئانی پیرۆز کرد کە چاوەکانی لەدەستدا بوو. سەرەتاش 15 جزم قورئانی لەبەر کرد. لە دوای پرۆسەی هاوسەرگیریشەوە توانی 15 جزمەکەی دیکە لەبەر بکات. طبعاً با بڵێن لە ڕێگەی کاسێتەکانی شێخ محەممەد سەدیق منشاویەوە 15 جزئی قورئانم لەبەر کرد و هەروەها لە دوای ئەوە لە دوای پرۆسەی هاوسەرگیریمەوە توانیم ئەلحەمدولای وەشکر ئەو 15 جزئەکەی تر لەبەرکەم و لەگەڵ چەند کتێبێکی تری با بڵێن ئیسلامیدا وەکو عەقیدەی تەحاوی، وەکو منهاج الطالبین، وەکو سیرەی ئیبن هیشام، زۆرێک لە کتێبەکانی تر کە مستەفیدن و ئەتوانین سوادیان لێ بکەین و الحەمدولای وەشکر ئێستا لە سایەی قورئانەوە من مەدرسەم هەیە، توانم مەدرسەیەکم هەیە کە دەرس بە نابیناکان ئەڵێمەوە الحەمدولای وەشکر بە خۆبەخشیش لە ڕێکخراوی ڕۆشنایی دڵ هەر مامۆستام دەرس ئەڵێمەوە. وەڵاهی وەکو پێچوون تقریبا نزیکەی 6 ساڵ زیاترم پێچوو لەبەر ئەوەی کەوا ینی ئەو سەردەمەی کە من قورئانم تیا لەبەر کرد بە حەقەت ینی کێشە هەبوو، عێراق حەساری لەسەر بوو و کوردستان لە بەردەم تاقیکردنەوەیەکی زۆر گەورەیە بوو کە ئەویش بەڕاستی وەزعی خەڵک باش نەبوو، ئابووری خەڵک باش نەبوو، بە حەقەت نزیکەی 6 ساڵم پێچووە تا توانیم لەبەری کەم. الحەمدولای وەشکر لەوەتی خۆمم ناسیوە، ینی نابینایی نەبووە بە ینی نەبووەتەوە هۆکارێک کە لە ئیشەکانم ساردم کاتەوە لە مەسەلەی لەبەرکردنی قورئان و لە مەسەلەی دروستکردنی خێزان و پرۆسەی هاوسەرگیری کە بەنسبەت نابینانەوە قورسە و لێرەوە من سوپاسی مامی عەزیزمەکەم هەر بە تەواوکردنی قورئانم کچێکی خۆی پێشکەشکردم بەڕاستی. 6 ساڵی لەسەر یەک سەرڕای بربەست و ڕێگریەکان، بەڵام دوجار توانی سەرجەم قورئانی پیرۆز لەبەر بکات. ئێستا ئەو خێزاندارە و وەکو مامۆستاش بۆ فێربوونی قورئان لە ڕێکخراوی ڕۆشنایی دڵ وانە دەڵێتەوە. ڕامێر عوسمان تایبەت بە پەیامی ڕۆژ، سلێمانی.